بناوی خوای گەورە و بناوی خوای گەورە و مێرەبان بناوی خوای گەورە و مێرەبان خوشک و برانی بەڕێز زۆر زۆر بەخێر بێن و زۆر سوپاسی هەمووتانەکەم بۆ ئەوەی زەحمەتتان کێشا و تەشریفتان هێنا شانازیتان پێوە دەکەین و زۆریش خۆشحاڵین کە ئەم دەرفەتە ڕەخساوە بۆ ئەوەی ئەم گوێ لە بۆ چوونەکانی ئێوە بگرین و ئەم وەزعی تازەی ئیمڕۆ کە هەیە بە تایبەتی پرسی ڕێفراندۆم ئێمەش بۆ چوونی خۆمان بۆ بەڕێستان شەرح بکەین. ڕەنگە ئەو پرسیارە بکرێ بۆ خەڵکی کوردستان ئەو بڕیارەیدا ئایا ئەو بڕیارە تازەیە؟ من پێم وایە بڕیارەکە تازە نییە، زۆر کۆنە، بەڵام لە ڕۆژی حەوتی حوزەیران کە هەموو لایەنەکان هەموو پێکهاتەکانی کوردستان لەو ڕۆژەدا کە بڕیاریاندا ڕۆژی 25 سەپتەمبەر دەستنیشان بکرێ بۆ ڕەفراندۆم بڕیارێکی بوێر و بڕیارێکی زۆر لە جێخۆی بوو. من پێم وایە درەنگ بوو، دەبوو ئێمە زۆر زووترە و بڕیارە بدەین، بەڵام بە هەر حاڵ ئەگەر ئەو پرسیارە بکرێ بۆ خەڵکی کوردستان داوای ڕەفراندۆم ئەکات، بۆ داوای گۆڕینی ئەم وەزعە دەکات. ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو، ئێمە بە دوو قۆناغدا تێپەڕین لە عیلاقاتی خۆمان لەگەڵ بەغدا. یەکێکیان دوای حەربی عالەمی یەکەم تا 2003، دووهەمیان لە 2003 تا ئێستا. دوو جار خەڵکی کوردستان عێراقیان ڕزگار کرد. جارێک کە دوای تەوابوونی جەنگ مشکلەی هەرە گەورە بینی هێزی هاوپەیمانان و تورکیا سەر ویلایەتی مووسڵ بوو. ئەو سەردەمەش عێراق سێ ویلایەت بوو، بەغدا و بەسڕا و بەغدا و مووسڵ. خەڵکی کوردستان دەنگیاندا کە لەگەڵ عێراق بن. ئایا بڕیارێکی ڕاست بووە ڕاست نەبووە، ئینسان ناتوانێ ئێستا حکوم لەسەر ئەو سەردەمە بکات، بەڵام ئەگەر خەڵکی کوردستان نەبووە عێراق بە بێ ویلایەتی مووسڵ دەبوو. جاری دووهەمیش مەسەلەی دەستوور. دیسان ئەگەر خەڵکی کوردستان نەبووە دەستوور دەرنەئەچوو لە دەنگدان. جاری یەکەم مەرجەکە ئەوە بوو کە شەریک بن پێکەوە لەم وڵاتەدا، بەڵام بەشی ئێمە لەو شەڕاکەتە بەشێکی زۆری ئێوەش بەشی خۆتان بەرکەوتووە لەو کارەسات و لەو زوڵم و غەدرەی کە لە خەڵکی کوردستان کراوە.
لأنفال و کیمیا باران و کومال کجی و هموی لگل اوش همو حولک مانده که جاری که تر لاپرای که تازه بکریت و چوینه بغدا جناب امام جلال چو من چوم چندین جار وفد هاتن و چون هیچ فایده ای نبود راستی اوی ملاحظه مانده کرد وکو فضله که گوره آن هبی بسره ما چون که نامان گیرن نامان کجن قبول کن لگل ایمدانیشن طبعا لگل عقلیته هیچ ندکره 2003 گوتوانم در فتح کی تازه دتوانینی تر عراق کی فدرالی دموکرات درست بکین و همو خلقی عراق به همو پیکات کانه و به همو نتو و آین و مذهب کانه و هر کس ارکی خوی و مافی خوشی دیار بیو بتوانید پیک و برایانه بشین والله بداخوه هیچ نماندی گرانک بسر عقلیتی حاکم دهات بی لبعده پیشتر کیمیا بارانی خلق کردستان کرا انفال کراین لدوی 2003 نان بر کراین که اوش انفال اکی تر بود همو هنگاوه کان اوه بون که او شراکتی که همو من به تمام بوین پیکه و درستی بکین شکستی هیناوه هر بویش بار سال که چوینه بغدا لگل جناب رئیس وزراء لگل تحالفی وطنی گوتمان برادرینه ایما شکستمان هینا لوی شراکت ایک درست بکین ورن با بیر لواب بکینه و چون جیرانی یکتر بین و دوستی یکتر بین و پیمانی یکتر بین توافقی یکتر بین یعنی با حقیقت ما بستی ایما ویا که ایما ریگری بکن لشتێکی خراپتر و ڕووداوی ناخۆشتر چونکە من وایە بینم وا دەیخوێنمەوە لە ئایندەدا ئێمەش قبول بکەین خەڵکی تر قبول ناکە ئەم وەزعەوە بمینی دێن بە ئێمە ئەڵێن بگەڕێنەوە بوو خەتی سەوز خەتی سەوز خەتی تەماس بوو بەینی پێشمەرگە و جێشی سەدام تا 2003 خو محدودی کردستان نیه خطی سوز نهی ابی تشر بیاو باو خطا تو چه بخوینی با خانواده ام همو شهیدان علی چه با خلق خود علی چه با وجدانی خود علی طبیم که من علیم عقلیات رنگ عندي برادر هن يعني استش لبعضها فرق مقایسه نکرین بلام خو نابی لسر مزاج شخصی اما چاروانی آینده ملت اکین ام رئیس وزراء دوستی منو باشه فتره یک ممکنه مشاکل نبی بلام یکی تربی خراب ببید خراب تر ببی وضعیت دیگ بچی حقیقت اما بی لم دل راکیار نجات من ببی لایمن زور سیر بو لحوتی 2003 نامه للجنه شؤون شمال در چوه که وقت طه جزراوی و وزانم رئیسی بود يعني خوي دزاني چند روزه کی ما و بو لا ددرين دروخين امريان در کردو نبو کرد نبو ترکمان بویان نیه نه خانو نه ارز بکرن و بفروشن لکرکوک لا کارساتی که بسر خلق کردستان اجدهاتوه خد هر یک بشی خوی برکوتوه ترکمان بشی خوی برکوتوه آشوری بشی خوی برکوتوه سریان بشی خوان برکوتوه همویان از دیکان همیشه هر لجیر کارسات آمانه دبون برای امی که ایمه دیلین حقیقت اول نیه درست کردنی دولتی که قومی کردی بی ابدا چونکه ناکری دولتی که بو خلقی کردستانه بو کرده بو ترکمانه بو عربه اوانه لکردستان بو آشوریه بو کلدانه بو سریانه بو ارمنه بو همو پیکاته کنه
اما در فتحی که هاتو تا پیش رنگ سرکردکانی ایمه به درجایی میجو درست بو سربخوی ولاتی خوان خباتیان کرد و بلام او در فتح است هاتو تا پیشتر نبوه. استرشم كوبونوي إيما قد بواوية من عندي حقائق ببارستان رون كموا أويتر إيوا أزادن برأي بدن نيدن إيوا تمام اختيارتان هيا چون برياري خوتان دن بلام إيما دمانوي فعلا أو لو غازندي استا إيما همونا لبغدا ولخلقي تر بو آینده اگر خواه فرصتی دولت کردستان درست بو نابی او گلو گازندانه لی پیکاته یک هبیدن که ایما خلقی تری پی گناه بار دکن یا گلهی لیدکن ایما بی هاو بشی یک تری بین برای یک تری بین و دستور یک بنوسریتوا که به همو شویک همو پیکاته کن شریک بن لمولاته دا و ایوه مطمئن بن و او تطمینت آنها دینه لنوسینی دستور و بجدار دبن و چه زمانات ایکیش تطمین بی بو ایوه که پیک ایوه بجین اوه مبستی ایمش پیک ایوه جیان فرهنگی کی کنه لمولات و ایمه شانازی پیوده کن و ایکه که لو شانازیانه که براستی لدروش پی سر برزین جاری وهب و پیشتر لیک گند و صلبانی تدا بوا مسیحی تدا بوا جوشی تدا بوا و کسیش هستی نکردوا که فرق و جوازی لبین آنها بی اما بیا فرهنگی پیک و جیان و یک طریق قبول کردن دولمندتری بکن و اما خالکی بهیزی ام ولاته لروی نتویو کرد هبوه، ترکمان هبوه، عرب هبوه، آشوری هبوه، کلدان هبوه همو ام ملتانه پیکوه دیسان برایانه بوه ممکنه لیره و لوید جاری مشکلی اگلم لا روی دابی و لو لا روی دابی بلام به عام اگر ایمه تورم شابکین ایمه مجوه که پر لسروری من هیالم رو اما بی دولمند بکری بو اما بسته وفد چو ابو بغداد بو اوی لگل برادران لبغداش قصب کن و دوی نگرانه توا حقیقت من خوشم اشتا مجال نبوه لگل یان داب نشین بلام و قیاده سیاسی جاره کتر لگل یان دا نشینه و همو برادران با یک بگرین چیان کرده و چون بوه ما بستی وفدی ایم ابو بغداد حقیقت بو او نبوه بچند گفتگو لسراب کن آیا فلان ماده جبه جه دکری و امده بی اما چون ببینه دو جیرانی باش بو اما چون و به تجربه کی طالمان هیا زور وحد و او به مدرا و جبه جه نکراون بس اتوانم است لیسته کی دور و دریج باسی کم بلام نامه سریع و بیشی درباره هلوستی دولتان بن هیچ وقت اینم گوتو فلان دولت دیو تاییدی امده کرد بلام تا است هیچ دولتی کیش نه تو بله من دجم الان کاتی او استفتاء نیه وقتا که مناسب نیه چونکه ترکیز لسر داعش کم دویته و لم بهانانه جوری اما من خوب مقتنع نیم باوی که ترکیز لسر شر داعش کم دویته و به هیچ شوک ترکیز کم نویته و که الان کاتی نیه پرسیار اما یک ای کی کاتیتی اما 100 ساله اما چهاروانی اگر ایمه به تمای او بین خلقی که تر بی دولتان تر بین بلند فرمو اما سر بخویی بو ایوه بخوا قط و قط ایمه اشتیوان آبینی تو ابی داوی حقی خود کی زور اگلم دولتانه دجی فدرالیش بود دجی هلبجاردنی 92 بود سالی 92 دجی آلاج بود دجی زور شد بود بلان نتیجه بو به امری واقع و تعاملشی لگل کرد اما شر بابته که لو بابتانه طيب من هذا بمجازفه بلا مجازفه چاوروان کردن و نکردنی ام نهاوشتنی ام هنگاوه گلک
خطرتره و گەورەترە مجازفەکە ئەگەر ئێمە چاوەڕوان بکەین و بڵێن با بزانین چۆن دەبی و چ دەبێت. من لەوە دەترسم سبەینێ بێن بە ئێمە بڵێن دەرچن لەو شوێنانە هەمووی و بگەڕێنەوە بوو خەڵی سەوز کە خۆیان پێداڵێن خەڵی سەوز و حتمەنیش وا دەڵێن باشە تو دەرچی ینی چ بە ویجدانی خود دەڵێ بە خانەوەدەی شەهیدان دەڵێ بەو میلەتە دەڵێ دەرنەچی تووشی شەڕ دەبی جا بۆ ئێمە ڕێگە لەم کارەساتە بگرین لە ئێستاوە با بگەینە تەفاهمێک و پێشمان خۆشەوە هەمیشەش گوتومانە ئێمە حەزەکەین بە تەفاهم بی بە لێک تێگەیشتن بی بە گفتوگو بی لەگەڵ بەغدا بۆی ئەوانیش ئیسراحەت بکەن ئێمەش ئیسراحەت بکەین فەرموو بۆ بگەڕێینەوە 100 ساڵی ڕابردوو ناوانی ئیسراحەتیان کرد ئێمەش ئیسراحەت مەکرد هەمیشە شەڕ و کوشتن و یعنی وەزعێکی وە مع العلم ئەگەر ئەوە نەبا هەردوو لامان دەوانتوانی ببینن نمونە لە مەنتیقە بەڵام لەبەر ئەو شەڕ و کوشتن هەرچی واریداتی هەبووە هەمووی بە ئاگر و ئاسن درەوە بۆ وێرانکردنی وڵاتەکە بەکارهاتووە هەر لە بیستەکانی سەدەی ڕابردوو تا ئێستا. طبعا ئەگەر ئێمە دەوڵەتی خۆمان هەبی ئابوووریەکی بەهێزترمان دەبی سوپایەکی بەهێزترمان دەبی ئیمکانیاتێکی باشترمان دەبی ئێستا ڕاستە هەندێک ئیمتیازات هەیە بەڵام حەقیقەت هەموو دەقیقەیەک ئەو ئیمتیازاتە احتیمالی ئەوەیە لێمان بستینەوە بۆ نمونەیەکی بەسیط بوتان بینم هەموو دەقیقەیەک ئەو مراقبی لەسەر ڕادارە لە کەرکووک ئەتوانی بە هەر فڕوکەیەکی بێت لە ئەوروپا لە ئەمریکا لە منتیقە بێتە سەر فڕوکەخانەی هەولێر ئەتوانی پێی بڵێ نابی داوەزی و ئەبی بڕۆی ناتوانی داوەزی لە قەرز و قڕوزی کە لە بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی ئەمانە هیچ شتێک بۆ کوردستان ناگەن چونکە ئەڵێن ئێوە بەشێکن لە عێراق عێراقیش بەشی ئێمە نادات لە تەجهیزاتی پێشمەرگە ئێمە اتفاقمان هەبوو کە میزانیەی پێشمەرگە بێعتیبار بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی میزانیەی و چەک و تەقەمەنیش بوو بێ بەخۆ نەیان هێشت فیشەکێکمان بوو بێ دینارێکیشیان نەنارد مادەی 140 دەبووە 2007 مادەی 140 جێبەجێ کراوە با جێبەجێیان نەکرد بە گلەیی لە خۆیان بکەن نەک لە ئێمە ئەڵێن مەسەلەی ڕێفراندوم فەوزا دروست دەکە وەزعەتێکە و حەقیقەت من تێناکەم هەر چەندی بیرەکەمەوە قەنەعەت بە خۆم بکەم بەڵێ ئەمە موشکیلێک دروست دەکە من نازانم چ موشکیلە دروست دەکە ملەتێک تعبیر لە ڕەئی خۆی بکات چ زیانێکی هەیە بوو دەرەوە بۆ خەڵک و ئەمانە ئەگەر ئێمە بگەڕێینەوە بوو تەجروبەی ملەتانی تریش هیچ تەجروبەیەک سەری نەگرتووە ئەگەر بە زوور بوو بی چ ئەگەر بوو پێکەوە بی چ جیاکردنەوە بی فەرموو ئەمە وڵاتانی بەڵقان فەرموو ئەمە چێکۆسلۆڤاکیا فەرموو ئەمە ئەڵمانیا ئێمە خۆمان وەکو خەڵکی کوردستان گوتمان ئارەزوومەندانە لەگەڵ بەغدا پێکەوە بین بەڵام ئەوان شەراکەتیان قبوڵ نەکرد اتهامی ئێمە دەکەن ئەڵێن هیچ بەندێکی دستوری ڕێگە نۆدا استیفتا بکرێ بەری وەڵاهی یەک بەندی دستوری هەیە لە مقدمەی دستوردا هەیە ئەڵێ التزامکردن بەم دەستورە زامنە بۆ ئەوەی عێراق بە یەک پارچەیی بمینیتەوە 55 مادەی دستوری هەیە کە هەمووی خەرق کراوە یعنی ئەو دەستورە حەق بە ئێمە ئەدۆت چونکە خەرق کرد ئێستاش ئێمە نۆمانەوێ بە تند و تیژی و بێمانەوێ بە گفتوگو بیتن بەڵام گەیشتوینەتە ئەو قەناعەتە ئەمە چارەسەرە باوەڕ بکەن بۆ ئێمە و بۆ ئەوان و وەفدی ئێمە شەر وەکو باسم کرد گەڕاونەتەوە بەڵام هێشتا ئێمە دانە نیشتوین بزانین چیان کردووە و طبعا لە جەلسەی یەکەمیش ڕەنگە متەوەقع نییە بگەنە هیچ ئەنجامێک ئەوانە
بەڵام ئێمە لەگەڵ ئەوەین گفتوگو بەردەوام بێ و مەسەلەی تەئجیلکردنی ڕێفراندومیش ئەمە وارد نییە بە هیچ شێوەیەک، چونکە ئەمە هەم مصداقیەتی ملەتی ئێمە و مصداقیەتی هەمووشمان ئەخاتە بەرپرسیار. ما تەجروبەی زۆرمان هەیە، زۆر وعود دراوە ئەم سەفیر و ئەمیتر و ئەمە، ئێمە بەمە قانع نابین. ئەگەر ئەو وڵاتانەی کە ئەڵێن ئەبی تەئجیلی بکەن، ئەبی بەدیلێک پێشکەش بکەن بە خەڵکی کوردستان کە بە قووەتر بی لە ڕەفراندوم. ئەگەر بەدیل تەقدیم نەکەن هەروە تەئجیلی بکە بوو ئەوەی چونکە تەرکیز لەسەر شەڕی داعش نامینی، من مقتەنع نیم. پاشان لام زۆر سەیرە، یعنی بوو هەموو دنیا، هەموو ملەتانی دنیا مافی ئەوەیان هەیە تعبیر لە ڕای خۆیان بکەن، لە ئێرادەی خۆیان بکەن، بەس بۆ ئێمە کوفر. ئەمە ناکری، هەتا کەی ئێمە قبول بکەین. من احترامم هەیە بۆ ڕای هەموو دەوڵەتانە دۆستانی ئێمە و ئیسباتیشمان کرد. ئێمە عاملی ئەمن و ئیستیقرارین لە مانتیقە، بەخوا ئەمن و ئیستیقراری ئێرە بعد بۆ نمونە خۆ نەخواستەوە کە داعش هاتە نەگەر گەیشتبوونە ئەو شاخ و داخانەی کوردستان بە چ لەو شاخانە دەرەچوو. ئەمە ساڵێکە خەریکی باژێرێکی وەکو مووسڵن، ئەدی ئەگەر ئەم هەموو شاخ داخە کەوت بۆ دەستی. یعنی ئەبی مەمنونی پێشمەرگە بن، ئەبی مەمنونی خەڵکی کوردستان بن کە خەتەرێکی گەورە لە هەموو جیهان توانیان ئەو مەترسیەلات. طبعا بە قسە ئەڵێن ئێمە تەقدیرمان هەیە و بوو شەهیدانی ئێوە بوو پێشمەرگە، زۆر سوپاس بۆ ئەم قسە خوشانە مەمنونین، بەڵام ئەم خوێنە ئەبی بەرهەمی هەبی. ئەم خوێنەی کەڕژاوە بۆ ئەوە نییە ئێمە جارێکی تر چارەنووسی ئایندەیەکی نادیار بکەین. من پێشی 3-4 ساڵ گوتم عێراق بەرەو هەڵدێر دەچی، وەزعەکە تێکە چی، ڕجاتان لێ دەکەین، بە خوتاندا بچنەوە. ئەگینا ئەبینن ئەم خەڵکی کوردستان بڕیارێکی تر ئەدات. هەموو گوتیان ئەمە کارتی فشارە وەڵا بۆ مزایەداتە، هەر یەکە بەناوعی قسەی کرد. و ئەمە مۆزوعێکی نییە مزایەدەی لەسەر بکرێ، ئەمە بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکی زۆر گەورەیە، بابەتێکە چارەنووسی ملەتێکی پێوە دیار، چارەنووسی ناوچەیەکی پێوە بەسترەوە. ئێمە عاملی تهدید نین بوو، کەس بەعکسەوە عاملی استیقرارین و پێشمان خوشە پەیوەندیمان بەردەوام بی لەگەڵ جیرانەکانیشمان. بەڵێن ممکنە سنوور دا بخرێ، تەمەنایەکەم سنوور دا نەخرێ، بڕۆژ نۆکەم دا بخرێ، بەڵام ئەگەر دا بخرێ بەخۆ هەر ئێمە زەرەر نۆکەین، خەڵکی تریش زەرەر دەکەن. یعنی ئێستا ساڵەکانی 60کان و 70کان و 80کان نییە، ئەمە ساڵێکی سەردەمێکی تازەیە، وەختێکی تازەیە، تێکەڵ بووە مەساڵح پێویستیمان بە یەکتری هەیە، ناتوانین هەروە یەکتری ڕەفز بکەین و وەڵا ئەمە ممکنە ئەو ڕایەکی هەبی، باشە وەرە قەناعەتم پێ بکە، یان گوێ بگرە بۆی من قەناعەتت پێ بکەم. لەوە دەرچووە ئیتر بە زمانی تهدید و ئەوانە حقیقەتی زمانی تهدید لە هیچ کەس قبول ناکەین. خوي قراري الجمعية العامة للأمم المتحدة و 1514 سال 1960 درچووە. من حەزەکەم ئەو برادرانەی کە مهتەمن بە مەسائلی قانونی وەوانە ئەو بڕیارە بخوێنەوە، چونکە هەیە لە هەموو سایتەکانی کە سەر بە UN هەیە، ئەمە UN، ئەمە ئیتحادی ئەوروپی، ئەمە ئەمریکا. ئێمە شتێکمان کردووە خلافی مەبادی قانونی دەولی بی، داوای شتێکمان کردووە خلافی مافی مرۆڤ بی، داوای شتێکمان کردووە خلافی دیموکراسی بی. ئەگەر داوامان کردووە فەرمووی ئێمە داواکەی خۆمان سەحب دەکەین، ئەگەر نە ئێمە بەپێی ئەو قراری UN ئەو حەقەمان هەیە ئێمە ئەو داوای بکەن، دەبووە زۆر زووتر بیکەین. باشە ئێوە پاش یا ئەبی ئێوە بڵێن ئێمە پەشیمان بووینەتەوە لەو بڕیارەی خۆمان، یا ئەو مافەی ئەبی بە ئێمە بدەن. اتحادی ئەوروپیەوەنە هەموو ڕۆژێ مافی مرۆڤ و ئەبی وابی و باشە مافی مرۆڤ بای مە مرۆڤ نین، ئێمەش مافمان هەیە. لەبەرەوە من وای دەبینم ئەمە لەسەر مەسەلەی ئیرادەیە، ئیرادەی ملەتی خۆمان. ئەگەر ئێرادەمان بە قووەت بی، وەڵای خەڵکی تریش احترامی تو دەگری و دێت تەعاملت لەگەڵ دەکەم، گە ڕای خۆی دەڵێ، ڕێزیشمان هەیە بۆ ڕای ئەوان،
بەڵام شەرت نییە هەرچی ئەم دەوڵەتانە بڵێن ئێمەش دەست لە سینگ دەین و بڵێن بەڵێ بەسەرچوو. ئێمەش ڕێی خۆمان هەیە، مەسلحەتی خۆمان هەیە. باش مەسلحەتی ئەمانە و لە مەسلحەتی باش لە مەسلحەتی ئێمەش نییە ئەمە تاخیر ببی، تەجیل ببی. مەسلحەتی ئێمەش نییە ئەم وەزعە بەردەوام بی بەم شێوەیە. یعنی خۆیمە ناتوانین خۆمان بکەین بە قوربانی بوو مەسلحەتی خەڵکی تر بۆ ئەوەی بۆ ڕاغباتی خەڵکی تر نۆبی، وەرە نەبی تەفاهم بکەین. اینجا ئەمە بڕیارێکە پۆشەکشەی لێ ناکرێ، هەروەکو گوتم مەگەر شتێکی لەوە بەقووەتر هەبی. مەویشتۆ ئێستا هیچ شتێک دیار نییە و شەرتیش نییە. ئەگەر خەڵکێک تەسەوڕ کە وەڵا بیتە شەڕ و ئەوانە وەڵاهی بە خەیاڵ ئێمەش دانەوە ئێمە شەڕ ئێمە ئەوە دەکەین بۆی تووشی شەڕ نەبین و ئینشاڵڵا قەتیش تووشی شەڕ نابین. من وەش نابینم، یعنی ئەوەی کە زۆر مەترسیەوەیان هەیە سنوور دەگیرێ و ئەوانە دەبی. ئەگەر بوش بۆ بزانین ئەو وەختە من لە هەموو کۆبوونەوە کۆنیتریش گوتومە خۆ زۆر بە ئاسانی دەتوانن سنوورەکە بکەنەوە و خەتاکە و باجەکەش من ئەیدەم، هیچ موشکیلە نییە. و قەت دەچمانەوێ سیستەمی داهاتوو ئێمە سیستەمێکی فدرالی بی، پارێزگای تازە دروست بکرێ، پێکهاتەکان دڵنیا بن. حتا بیر لەوەش دەکەینەوە مەسەلەی سرودی ئەیڕەقیبیش، ئەوەی قوناغێکیشی خەباتی ڕزگاری خوازی بۆ ئەوانە حتا لەو مەسایلانەش پێداچوونەوە بی بکرێتن. سرودی نیشتیمانیە بی، سرودێک بی تعبیر لە واقعەکەی ئێستا بکات، ئاڵا بیت، ئاڵایەک بیت تەمسیل لە واقعی ئێستا بکات. مادەم ئێمە پێکەوەین، ئێمە کە داوا ئەکەین لە پێکهاتەکان پێکەوە بین و دەنگ بدەن و ئەبیر مطمئنیش بن، ئەبی ڕازیش بن و فعلەنیش ئەبی لە هەموو شتێک دایمە شەریک بین. ئەوەی کە من مەبەسمە بێڵێم خۆستان بەنسبەت پێکهاتەکان، ئێوە بە چێ ئیتمینان دەکەن، بە چە دڵتان تەطمین دەبی کە بەڵێ شەریک دەبین پێکەوە. ئێمە پەیمانتان ئەدەینێ ئیشەکەین بۆ ئەوەی کە ئەو خواستەی ئێوە جێبەجێ ببیت. ئارەزوو ناکەن پێکەوە بین، ئێوە ئازادن، هەر بڕیارێکەدەن چارەنووسی خۆتان کەیفی خۆتان. دەنگ بدەن ماڵتان ئەوابی، دەنگ نەدەن دیسا ئێوە ئازادن. من تەنها مەبەستمەوە بوو ئەم حەقایقە بۆ ئێوە ڕوون بکەمەوە، ئەوەی تر خوتان خەوان بڕیار بن بە نسبەت ئێمە حەزەکەین پێکەوە بین، برا بین، پێکەوە بژین و هەموو ڕێگایەکی شەگرینە بەر بۆ ئەوەی ئەو خواستە جێبەجێ بکرێتن و ئەم واقعە دروست بکرێت لە کوردستان. ئەگەر شتێکی تر بزانن باشترە بۆ ئێوە، بۆ ئایندەی ئێوە، بۆ ئەوە دیسا ئێمە پشتگیریتان نەکرد، قەت بەرگری لە ئارەزوی ئێوە ناکەین. و زۆر سوپاستان نەکەین.